بە چەپکە گوڵ و پەیامی وەفاداریەوە هاوڵاتیان و مامۆستایانی ئاینی ڕویان لە نەخۆشخانەی بەخشین کرد. ئەم هەم ئاهەنگیە وەک وەڵامێکی ڕاستەوخۆ بوو بۆ ئەو هێرشە ناڕەوایانەی لە سۆشیال میدیا دەکرێنە سەر نەخۆشخانەکە تا دووپاتی بکەنەوە کە بەخشین جێگەی ڕێزە نەگلەی. دەستگای بەخشین بە تایبەتی و بە تایبەتی تریش نەخۆشخانەی بەخشین شاکارێکی زۆر گەورەیە لە کوردستانە بە تایبەتی لەم شاری سلەیمانیەیە کە توانیوێتی شانبەشانی هەموو نەخۆشخانە ئەهلیەکان کە پارە و سەرۆت و سامانی ئەم میلەتە ئەکشێنەوانێ و ینی پارەیەکی ئەجگال لە خەڵک زۆرە سەنن بەخشین توانیوێتی ببێتە خێزانی هەژارەکان کۆبکاتەوە لێرە. وەڵای ئەگەر بتوانن بەقەدەر بەخشین خزمەتکەن ئێمەش دەستخۆشیان لێگەین بەڵام کە هەستن بە شکاندنی کارێکی باش و کارێکی ڕێک بۆ شاری سلێمانی بەڕاستی ئێمەش ئیدانەیانەکەین وڵێن ئیشەکەتان سەرکەوتونی و هەر خۆتان بە خۆتان بەخشین ئەتوانم بڵێم تاکە نەخۆشخانەیە کە بەڕاستی دەستی درێژ کردووە بە تایبەت دەستی هەژار و هەتی و نەداری گرتووە بەڕاستی تاکە نەخۆشخانەیە کە بەڕاستی دڵسۆزن کارمەندەکانی جا بۆ ئەمنی ژەمەوێت بە پارچەیە شعر وەسفێکی بکەم و شعرێکتان پێشکەشکەم. زاهیت مەکە منعی دڵ بۆ تۆ نییە سوودی گوڵ خاکت بەسەرڕێی غافڵ کەوتویە چ سەودایە ئەوە بەخشینە دەستی هەژاری و نەداری لە ئەستۆدایە معلومە کە تۆش دەستی ڕەش و زوڵم و ستەمت لە ئەستۆدایە. وڵا ئەمانجمان ئەوەیە بەڕاستی نەخۆشخانەی بەخشینیەکەکە لەو نەخۆشخانانەی کە بەڕاستی بەمانای کەلیمە خزمەتی سەرجەم نەخۆشخان و ئەوەی کە پێویستی بەوە بووە ڕێکوت بێتە خەستەخانەی بەخشین بە هەموو توانایانەوە خزمەتیان کردووە کەم تەرخەمیان نەکردووە بەداخەوە ئەوەی کە لێرە و لەوێ ئەو ترێ سەبارەت بە خستخانەی بەخشین دەستێکە بۆ ناشرینکردنی بەخشین. ئامادەبووان کە زۆربیان پێشتر لێرە چارەسەر کراون جەختیان کردەوە کە بەخشین پەناگەی هەژارانە. ئەوان دەڵێن ئەو هێرشانە لەلایەن کەسانێکی ئاڕاستەکراوە دەکرێن کە ئامانجیان ناشرینکردنی سیمای سلێمانی و بێئومێدکردنی نەخۆشەکەم دەرامەتەکانە لە بەرگرتنی چارەسەری گونجاو لە شوێنێکی شایستەی وەکو بەخشین. تەمەنا دەکەین ئینشاءڵڵا خوای گەورە گوامان لێ بکات لە ئاستی سیقە و متمانەی ئەو خەڵکە دڵسۆزە دابین و لێرەشەوە بەڵێن دەدەین لە ئەوەی کە لە تواناماندا هەبێ ئەوەی کە بە ئێمە بکرێت لە خزمەتی خەڵک دابین بەبێ جیاوازی چۆن لە ڕابردوو توانیمانە سواز بۆ خوا خزمەتێکی باش پێشکەش بکەین کە دڵی ئەو خەڵکە خۆشکەین بە دڵنیایەوە لە داهاتووشدا ئینشاڵڵا پلان و بەرنامەی باشترمان دەبێت و بە خزمەتی زیاتر وەڵامی هەموو ناحەزێک و نارێکی ئەم موسسە و ئەم دامەزراوە دەدەین و ئینشاءڵڵا. هەستێکی زۆر خۆشمەیە ئەسڵ زۆر سپرایز بووم ئەوڕۆ دەستی چاویان خۆش بێ لەشیان ساغ بێ ئێمەش هەرچێکمان لە دەست بێ هەرچێکمان لە توانای بێ ئینشاڵڵا درێخیان لێ ناکەین و دڵنیاشم کە تا ئێستا هەروایان کردووە لەشیان ساغ بێ کامل ستافی کارگەڕی هەتاگاتە بچووکترین مۆزەفیان هەرچێکیان لە دەست هاتە بێ بۆ کەسانی کە دێنە ئێرە ڕوو لە نەخۆشخانەکەن کردویانە و درێخیان نەکردووە. ئەلحەمدولیلا زۆرینەی تا بڵین لە زۆرینەی لە نەخۆشخانە و هەم لە کارمەندەکانی زۆر ڕازین ئەلحەمدولیلا. ستافی پزیشکی و بەڕێوەبەری نەخۆشخانەکە وێڕای سوپاسیان بۆ وەفای خەڵک ڕایانگەیاند کە ئەم متمانەیە ئەرکی ئەوانی قورستر کردووە. دووپاتیان کردەوە کە ئەم پشتیوانیە دەبێتە هاندەرێکی گەورە تا زیاتر و خزمەتکاری خەڵک بەردەوام بن و ڕێگە نەدەن هیچ فشارێک کاروانی خزمەتگوزاریەکانیان پەک بخات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. تەشیر و ناوزڕاندانەی کە بە سلێمانی و